ئەو سەرکردەی لە زیندانەوە نانی دەکردە قەڵەم و شیری دەکردە حبر، چینی کرێکاری ئامادە دەکرد بۆ شۆڕشێکی مەزنی سەرتاسەری. ڤڵادیمیر ئیلیچ ئۆلیانۆڤ، ناسراو بە لینین. Рабочая крестьянская революция, о необходимости которой все время говорили большевики, совершилась. ئەو سەرۆکەی تاقوتەنها لەگەڵ کرێکار و جوتیارانی وڵاتەکەی ڕوبەڕووی بەریتانیا و فەڕەنسا بووەوە و نەیهێشت هەوڵەکانیان بۆ دابەشکردنی تورکیا بگاتە ئامانج. ڕێکەوتنامەی قۆستەنتین پۆڵ ڕێکەوتنامەیەکی نهێنی بوو لە بەهاری 1915دا لە نێوان فەڕەنسا و بەریتانیا و رووسیای قەیسەریدا ئیمزا کرا. بە پێی ناوەڕۆکی ڕێکەوتنامەکە تەواوی ئیمپراتۆریەتی عوسمانی لە نێوان ئەم سێ وڵاتە و ئیتالیا و یۆناندا دابەش دەکرێت و نیشتیمانی تورکەکان لە هەرێمی کوردستانی ئەمڕۆ زیاتر نابێت. یۆنان پشتیوانی ڕێکەوتنامەکەی کرد و داوای ئەستەمبولی کرد، بەڵام رووسیا ڤیتۆی دژی یۆنان بەکارهێنا و بەو پێی تەواوی پارێزگای ئەستەمبول لە کاتی شکستی ئیمپراتۆریەتی عوسمانیدا دەبێتە مڵکی رووسیا. بەڵام لە دوای شۆڕشەکەی لینین لە ساڵی 1970 کاتێک کۆمۆنیستەکان بەسەرکردایەتی لینین حکوومەتی قەیسەری رووسیایان ڕوخاند، ڕاستەوخۆ لینین لەو ڕێکەوتنامەیە کشایەوە و تەواوی نهێنیەکانی ڕێکەوتنامەکەی بە ئەتاتورکدا. نۆڤەمبەری ساڵی 1970 بەریتانیەکان چوونە ناو ئەستەمبول و داوایان لە رووسیا کرد بێت حکمی بکات، بەڵام لینین نەک ئەوەی نەکرد، بەڵکو لە ڕێگەی هاوسۆزی لەگەڵ کەمال ئەتاتورک دژایەتی تەواوی خۆی بۆ بەریتانیا و فەڕەنسا ڕاگەیاند و بەریتانیای ناچار کرد وتوێژ لەگەڵ ئەتاتورک بکات و سەرنجام ئەم تورکیای ئێستا دروست بوو. ئەم خوا سەیر و سیاسیانەی لینین دەگەڕایەوە بۆ سەردەمی منداڵی. ئەو کاتەی کە تەمەنی تەنها 14 ساڵ بوو دەستی کرد بە لێکۆڵینەوە و ناسین و چالاکیە مارکسیستەکانی. ئەم کردارانەی بۆ هۆی دوورخستنەوەی لینین و ڕەوانەکردنی بۆ سیبیریا. دواتر لینین ڕووی لە ئەڵمانیا و پاشان سوئیسرا کرد و لەوێش لەگەڵ مارکسیستەکانی دیکەی ئەوروپیدا ئاشنا بوو. لەو ماوەیەدا ناوی ساختەی لینینی وەرگرتووە و پارتی بەلشەفی دامەزراندووە. چەندە دوورتر دەبوو لە رووسیا لینین ئەوەندە بەهێزتر دەبوو. پیاوێک بوو هەمیشە لە قەیران و کێشە گەورەکانی وڵاتدا دەتبینی. لینین بە سەبر و ئارام بوو، بەڵام پیاوێک بوو دوور لە مجامەلە و پیا هەڵدانی جوان. بەلشەفیەکان دەستیان بەسەر دەسەڵاتی حکوومەتدا گرت و دەسەڵاتی سۆڤێتیان ڕاگەیاند و لینینیان کردە سەرکردەی یەکەم دەوڵەتی کۆمۆنیستی جیهان. هەر بۆیە لینین دەیگوت شۆڕش واتە لە ناوبردنی بتەکانی نەزانی لە ناو خۆماندا، بۆیە دەبێت ئەو پەیکەرانە بخەینە خوارەوە کە شاهیدی مێژووی ئێمەن. لە ژێر کۆمۆنیزمی جەنگدا لینین بە خێرایی هەموو بەرهەمهێنان و پیشەسازیەکانی لە سەرانسەری رووسیای سۆڤێتدا بە نیشتیمانی کرد. دانەوێڵەی زیادەی لە جوتیاران وەرگرت بۆ ئەوەی خۆراک بدات بە سوپاسوورەکەی. ئەم ڕێوشێنانە کارەساتبار بوون. لە ژێر ئابووری نوێی دەوڵەتدا هەردوو بەرهەمی پیشەسازی و کشتتوکاڵی بە شێوەیەکی بەرچاو دابەزین. بە مەزەندەکردن 5 ملیۆن رووسی لە ساڵی 1921 بەهۆی برسێتی مردن و ئاستی ژیان لە سەرانسەری رووسیادا کەوتە هەژاریەکی زۆرەوە. هەرزوو دوای شۆڕشی بەلشەفیەکان لینین چەکای دامەزران کە یەکەم پۆلیسی نهێنی رووسیا بوو. لەگەڵ تێکچوونی ئابووری لە کاتی شەڕی ناوخۆی رووسیادا لینین چەکەکانی بەکارهێنا بۆ بێدەنگکردنی دژایەتی سیاسی چ لە نایارەکانی و چ لە ڕکابەرەکانی ناو پارتە سیاسیەکەی خۆی. Помните, товарищи рабочие, у нас только один
выход – победа! Ибо другой выход – смерть не к лицу рабочему классу! ئەو هەموو ماندووبوون و شۆڕش و دەردەسەریەی لینین تەنها بۆ 2 ساڵی سەرۆکایەتی بوو. لە دوای 2 ساڵ لە سەرۆکایەتیکردن جەڵدەی مێشک بە کۆمەڵ بوونە میوانی لینین و فکری دامەزراوەی بەلشەڤیەکان لە زمان و گۆی خست و مردنەکەشی هێندەی ژیانی بە ئازار بوو بۆی و بە چاوی کراوە بەرامبەر جەڵدەکانی مێشکی مایەوە و گیانی سپارد.